بەخێر بێن بۆ ناوەزەترین کەناڵی یوتیوبی فێرکاری مەمەد سەلاح. سلام دوستانە ئازیز، سڵاو هاوڕێیانی ئازیز لاوانەیەکی تری فێربوونی زمانی فارسی بە یەک خول لەگەڵتانم. پێشەوەی دەستکەین بەوانەکە تکایە ڕاهێنانی پێش و کەوتم شیکاری بکەن، دڵنیا ببنەوە کە شیکارتان کردووە و وانەکانی پێشووتر بخوێنن بە جوانی و ئەو شەوشتانەی کە ئەی خوێنین بینوسنەوە فێر ببن کە چۆن ئەخوێنرێتەوە، لەگەڵ ئەوەی کە من وانەگەڵێمێ ئێوە لای خۆتان بێژنیەوە هاتە تەلەفۆزی بکەن، باشە؟ و بیریشتان نەچێت چەناڵەکە سەبسکرایب بکەن بۆی هەموو کات لە کاتی دابەزاندنی وانەکان ئاگادارکردنەوەتان بۆ بێت و لای خۆتانەوە بۆ هەروانەیەکی نوێ ئاگادار بن و شتی زیاتر فێر بن. وانەی پێشوو واتەوانەی سێیەم ڕاهێنانێکم بۆ جێهێشتن، گوتم خۆتان شیکاری بکەن. ئێستا بە خێرایی وەڵامەکان ئەڵێم، دواتر ئەچینە سەر وانەی چوارەم واتە بابەتێکی نوێ. ڕاهێنانەکە ئەمە بوو که ئەڵێت جاهای خالی زیر را با واژه‌های داده شده پر کنید. یک واژه اضافه است. واتە ئەو بۆشانەی ژێرەوە کە دراوە بەو وشانەی کە دراوە پڕی بکەنەوە و یەک وشە زیادێ. یەکەم دانە خۆی شیکاری کردووە. دووهەم دانە مردم برای نماز خواندن به مسجد میروند. خەڵکی بۆ نوێژ خوێندن، نوێژکردن ئەڕۆن بۆ مزگەوت. سێهەم دانە رضا حالش خوب نیست، مادرش او را به بیمارستان برده است. رضا حاڵی باش نییە، دایکی ئەوی بردووە بۆ نەخۆشخانە. اکرم برای خرید وسایل به بازار رفت. چوارهەم دانە ئەڵێ ئەکرەم بۆ کڕینی شتومەک ڕۆشت بۆ بازار. پێنجەم دانش آموزان برای دیدن حیوانات به موزه رفتن. واتە خوێندکاران بۆ بینینی ئاژەڵەکان ڕۆشتن بۆ باخچەی ئاژەڵان، کەواتە وشەی کەلانتەری ئێزۆفە بود. واژەی کەلانتەری ئێزۆفە بود. بڕۆینە سەر ڕاهێنانی سێهەم لە وانەی چوارەم، واتە وانەی نوێ. ئەڵێت دۆرێ واژێ درۆست خەت بکەشید. واتە بە چواردەوری وشەی ڕاست هێڵێک بکێشن، باشە؟ تێنە سەر یەکەم دانە کە خۆی شیکاری کردووە. ئەڵێ چی؟ ئەڵێ شارهای بزرگ بسیار پر جنب و جوش ئارام شلوغ هەستند. ئەڵێت شارە گەورەکان زۆر پڕجوڵە و جۆشن. ئاخوان ئەڵێن جۆش و خڕۆش، واتە زۆر قەرەباڵغە، زۆر هاتوچۆی لێ، زۆر جوڵەی لێ. کام لە موشانە ڕاستە، لەگەڵ ئەو ڕستەیە ئەگونجێ. ئارام شلوغ یان شلوغ واتە قەرەباڵغ، ئارامیش واتە ئارام، واتە هێمن. کەواتە شارهای بزرگ بسیار پر جنب و جوش و شلوغ هستند. واتە شارە گەورەکان زۆر پڕجوڵە و قەرەباڵغن. تێنە سەر دووهەم دانە دوڤۆم کە ئەڵێ دووهەم دانە دوڤۆم کە بڵێ دوو. ئەڵێت چی؟ ئەڵێت مردم معمولاً واتە خەڵکی بە شێوەیەکی ئاسایی از شهرهای کوچیک بزرگ. ناو کەوانەکە کوچیک و بزرگی دا. کوچیک واتە بچووک، بزرگ واتە گەورە. ئەڵێ مردم معمولاً از شهرهای واتە خەڵکی بە ئاسایی لە شارەکانی کەوانەکە یاوە برای زندگی به پایتەخت میآیند. واتە خەڵکی لە شارە چیەکانەوە
هێن بۆ پایتەخت ژیان بەسەر بەرن از شهرهای کوچیک. سوم سێیەم سه واتە سێ. معمولا هوای شهرهای بزرگ است. واتە بە ئاسایی هەوای کەشوهەوای شارە گەورەکان چییە؟ پاکە یا پیسە؟ پیسە. کەواتە ئەبێ بەچی تەمیز واتە پاک، ئالوودە واتە پیس. باشە؟ معمولا هوای شهرهای بزرگ آلوده است. واتە بە زۆری هەوای شارە گەورەکان پیسە یاخود ئاڵۆدێ. چهارم واتە چوارەم زاینده رود از کنار یان مرکز. من کنار واتە تەنیشت، مرکز واتە ناوەند. باشە ئەڵێ زاینده رود من ناوی ڕووبارێکە، ناوی شوێنەکە لە ئەسفەهانایە. بۆشایی کەوانەکە کنار و مرکزیاوە شهر ئیسفەهان میگذرد. واتە زاینده رود بە تەنیشت یاخود ناوەندی شاری ئیسفەهان تێپەڕێت. کامیان بوو لەوانەیە پێشووتەوتمان زاینده رود بەکوێ ئیسفەهانە تێپەڕێت؟ وەڵامەکەی بۆ خۆتان. پێنجەم مردم زیادی، خەڵکانێکی زۆر. لەناو کەوانەکەیە چیاوە؟ هەمێ هەمیشە. هەمێ واتە هەمووان، هەمیشە واتە هەموو کات. هەمێ هەموو یان هەمووان، هەمیشە واتە هەموو کات. دواتر نووساوێتی چی؟ ساڵێ از شهر ئیسفەهان دیدن میکنن. خەڵکانێکی زۆر بۆشایی ساڵە لە شاری ئیسفەهان بینینەکەن، سەردانیەکەن. کەواتە چییە؟ هەمێ ساڵێ، هەموو ساڵێ. باشە؟ ئەوەش وەڵامی سێهەم. بیرتان نەچێت ئەو شانە ئارام، شلوغ، کوچیک، بزرگ، تەمیز، ئالوودە، کنار، مرکز، هەمێ هەمیشە. ئەوانە پێچەوانەیەکن لەبەری بکەن، واتاکانی بزانن و هەروەها ئەو شە نوێیانەی کە لە ناوی ئەو ڕاهێنانە هەیە بیخوێنن، شێوازی خوێندنەوەی وشەکان، دەربڕینی وشەکان و واتای وشەکان فێر ببن. باشە؟ ڕێنە سەر پەڕەیدا. تێنە سەر ڕاهێنانی چوارەم داربۆرەیە شۆمە سەبارەت بە ئێوە. لەم ڕاهێنانەیە دوو پرسیاریەوە ئەبێ خۆمان بە پێی بارودۆخی خۆمان جواببینەوە، نەک من شیکاری بکەم بۆ ئێوە. بەڵام نمونەیەکتان بۆ شیکار بکەم. دوو پرسیاریەوە. پرسیاری یەکەم کدام یک از مکانهای زیر، کام یک لەم شوێنانەی ژێرەوە به خانه شما نزدیکتر است. واتە لە ماڵی ئێوە نزیکترە. ئەمە پرسیاری یەکەمێتی. بەشی دووهەمی پرسیارەکە برای انجام چه کارهایی به آنجا می روید. برای انجام چه کارهایی به آنجا می روید. البته لە کتێبەکە نووسراوە چه کاریهایی، ئەو یاءە زیادەیە. برای انجام چه کارهایی به آنجا می روید کەواتە بۆ ئەنجامدانی چ کارێک بۆ ئەوێ ئەڕۆن. باشە؟ وێنەی یەکەم کوێیە؟ کۆمەڵی قوتابی لێیە، کڵاوی تەخەڕوج یا دەرچوونیان هەڵدیاوە. ئەمە کوێیە؟ زانکۆیە. زانکۆ بە فارسی چی پێڵێن؟ چی؟ ئافارین، دانشگاه. شوێنی دووهەم هەر لەسەرەوەی وێنەکە گەرسێ بکەن نووسراوە چی؟ بیمارستان، واتە نەخۆشخانە. وێنەی سێم ئاژەڵی فیلی لێیە. ئەمە کوێیە؟ باخچەی ئاژەڵانە. پێڵێن چی بە فارسی؟ باغ وحش،
باغ وحش، باغی وحش نا، باغ وحش. ئەوها چوارەم لە وێنەکەی دیارە نووسراوە بانک، واتە بانک، واتە بانک. باشە، دێنە سەر یەکەم پرسیارکە لە ئێمەی کردبوو چی بوو؟ کدام یک از مکانهای زیر به خانه شما نزدیکتر است؟ کامێک لەو شوێنانی خوارەوە لە ماڵەوەی ئێوە نزیکە؟ بۆ نمونە من ئەڵێم چی؟ وێنەی سێهەم ئەڵێم باخچەی ئاژەڵان لە ماڵەوەی ئێمە نزیکترە. بە فارسی بڵێم باغ وحش به خونه ما نزدیکه. باغ وحش به خونه ما نزدیکه. بە شێوازی بازاڕی ئەو قساکێ باغ وحش به خونه ما نزدیکه، واتە باخچەی ئاژەڵان لە ماڵەوەی ئێمە نزیکە. باشە، دێنە سەر پرسیاری دووهەمی، بەشی دووهەمی پرسیارەکەڵێکی برای انجام چه کارهایی به آنجا میروید؟ برای انجام چه کاری به اونجا میری؟ اونجا چی کار میکنی؟ دلوی چی دەکەی؟ با تو باغ وحش چی کار میکنی؟ لە باخچەی ئاژەڵان چی دەکەی؟ وەڵامەکە چییە؟ ئەڕۆم بۆ بینینی ئاژەڵان. میرم واتە دەڕۆم، میرم به دیدنه، یان برای دیدنه. هەردووکی هەر دروستە. میرم به دیدن حیوانات، یان میرم برای دیدن حیوانات، یان میرم حیوانات رو ببینم. بە چەند شێوازێک ئەتوانی ئەو وەڵامە بیتەوە. ئێوەش بەشێکی هەڵبژێرن، بزان کوێ لە ئێوە نزیکترە، نەخۆشخانەیە، یاخود باخچەی ئاژەڵانە، یاخود بانکە، یاخود زانکۆیە. بڵێ بۆ نمونە باغ وحش به خونه ما نزدیکه، من میرم باغ وحش تا حیوانات رو ببینم، من میرم دیدن حیوانات، من میرم و چەند وەڵامێکی تر بەپێی ئەو شوێنەی کە لە ئێوە نزیکە وەڵامی ئەیتەوە. تکایە وەکو بت دامانشە سەیری ڤیدیۆکە بکەیت کە قسە ئەەکەم وشەکان دووبارە بکەوە، با فێربووی چۆن دەری ئەبڕی، چۆن قسە ئەەکەی. زۆر کەس هەیە ئەزانێ بنووسێ بە فارسی، هیچ کێشەی نییە، زۆر بە جوانی نووسێ، بەڵام کە هێدە سەر قسەکردن لاڵە بێتەوە، هیچ نازانێ. ئەمە تۆ هیچ سوودێکی لە ناکەی. سبەی بڕۆیتە ئێرانی، بڕۆیتە سەردانی، ئەمە نەخۆشیەکە خوانەکردان دوور بێ لە ئێوە. ئیشێکەکەی بە وڵاتێ، بە ئێران بێ، ئەفغانستان بێ، تاجیکستان بێ، هەر سێ وڵات و هەیەمووی بە فارسی قساکە. یاخود کەسێکی ئێرانی پرسیارێ لە تۆکە، خۆ مۆبایل دەرناهێنی بۆی بنووسیت و ئەمە ئاوایە، ئەبێ قسە بکەیت. قسەکردنەکە زۆر مهمە کە تۆ بتوانی وەکو ئێرانیە قسە بکەیت، جوابی بیتەوە، وەڵامی بیتەوە. کەس لە سکی دایکی نەیهێناوە فێر نەبوو، هەمومان فێر بووین، بەڵام گرنگەوەیە کە چۆن قسەی پێ بکەیت. زانین گرنگە، بەڵام ئەوەش گرنگە کە چۆن قسەی پێ بکەیت. بۆیە با دواتر کە قسەدان کرد وەکو ئەفغانی قسە نەکەن، خەڵگاڵتەتان پێ بکە، یا کە ئێرانیە بوو بینە گاڵتەوە پێ بکە، یان وەکو مامەدانای چنارۆکی خۆمان باشە، یا وەکو ئەحەتە پەڕەشی و کەماڵ کەرکووکی فارسی قسە بکەن. بۆیە لەگەڵەوەی کە من قساکەم ئێوەش وشەکان دەرببڕن بۆەوەی بە باشی فێر بن. با بڕۆینە ڕاهێنانی دواتر کە ئەمەیان ئەبێ سیدیەکەمان هەبێت، چونکە ئێمە سیدیەکەمان لا نییە، گوێ لێ ناگەین، ئەوەیان لێگەڕێن بێنە سەر لاپەڕی 11 کە ئەڵێت در شهر و نشانی دادن. لە شار یاخود لە ناو شار و ناونیشان پێدان. باشە، بەشی یەکەمی نشانی واتە ناونیشان. سەیری وێنەکان کەن، کۆمەڵێک وێنەی نوێمان هەیە، کۆمەڵێک وشەی نوێمان هەیە بۆ ئەوەی فێری بین. باشە، ئەم وشانە شێوازی خوێندنەوەکەی گوێم لێ بگرن، واتای وشەکانیش لە وێنەکانە دیارەوە من شڕۆنکردنەوەتان بۆیە و بۆ ئەوەی بە جوانی شتەکە فێر بن. وێنە یەکەم ئۆتوبان. ئۆتوبان واتە شەقامی پانڕەو، واتە وەکو 150 مەتری و 100 مەتری، ئەوە پێڵێن
شەقامی پانڕەو یاخود ئۆتوبان. بولڤار 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 باشە واوەکە بە ڤ خوێنرێتەوە، ناڵێ بلوار، ئەڵێ چی؟ بولڤار بولڤار. بولڤار واتە چی؟ واتە شاڕێ. ئەو ڕێگایەیە کە ڕێگایەکی پانە هەردوو لای وەکو یەکە، سایدی هات و چۆ، و لە ناوەڕاستیا دار و درەخت و گوڵ و گۆڵزاری لێ. باشە ئەمە پێڵێن بولڤار، ناڵێن بۆنە جادێ، ناڵێن خیابان، ناڵێن ئۆتوبان، ئەڵێن بولڤار کە گوڵ و گوڵزاری تیا بێ و داری لێ بێننە لەم لاو لە ناوەڕاستەکەیەوە. باشە بە کوردیش پێڵێن شاڕێ. خیابان واتە جادە، واتە شەقە. وێنەی چوارەم ئەڵێ چی؟ چەهارڕا 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 واتە چی؟ واتە چوارڕێیان یاخود ئەو شوێنەی کە چوار ساید پێک ئەگەن، چوار شەقام پێک ئەگەن، ئەوە پێڵێن چەهارڕا. مەیدان مەیدان واتە چی؟ واتە مەیدان. باشە بە کوردیش هەر پێڵێن مەیدان، یاخود ئەگەر هەڵە نەبم فولکەشی پێڵێن ئەگەر هەڵە نەبم. کوچێ واتە کۆڵان. دواتر پۆل پۆل واتە پرد. تۆنێل تۆنێل واتە تونێل. چراغی راهنمایی واتە لایتی ترافیک. دواتر چیمانەیە؟ خەتێ ئابێرێ پیادێ. خەتێ ئابێرێ پیادێ واتە هێڵی پەڕینەوە. پۆمپێ بێنزین پۆمپێ بێنزین پۆمپێ بێنزین واتە بەنزینخانە. پیادەڕۆ پیادەڕۆ واتە شۆستە. باشە ئەو ژانەی سەرەوە بخوێنن، زۆر گرنگە بۆ ناونیشان پێدان. دێنە سەر بەشی دووهەمی ناونیشان یاخود لە ناو شار کە ئەمە زۆر زۆر گرنگە لە کاتی ناونیشان پێدان، تکایە بە جوانی بخوێنن. نیشانی دادان واتە ناونیشان پێدان، نیشانی گرفتان واتە ناونیشان وەرگرتن. تۆ ڕۆی بۆ شوێنێک کەسێکی پرسیار لە تۆکە، تۆ پرسیار لە کەسێکی، ناونیشانی شوێنێکت ئەوێت. باشە خۆ دەزانی لای ئێمە ناونیشان پێدان ئەڵێ ڕاست بڕۆ بەلای چەپە بەلای ڕاستە، و نەو وڵاتەکانی تر نییە تۆ پۆسکۆدێک هەبێت لە مۆبایلێکە ئەینووسی و ئەو باتە ئەو شوێنە. لای خۆمان هەمووی ناونیشان پێدان و ناونیشان وەرگرتنە، کەواتە ئەم بابەتە جوانگوێی بۆ بکە و جوان بیخوێنە. باشە کۆمەڵێک ئاراستەی داوە لەگەڵ کۆمەڵێک وێنەیە و هەم بە نووسین نووسراوە، هەم ئاراستەکانیش بە تیشکێ دیاری کراوە، بۆیە ئاسانە لەگەڵ مابن بۆ ئەوەی بزانن چۆنە خوێنرێت. تکایە ئەمە زۆر گرنگە گوێی بەنێ. وێنەی یەکەم مۆستاقیم بڕۆ جۆلۆ. ناونیشان لە کەسێ وەرەگری پێتەڵە چی؟ مۆستاقیم بڕۆ جۆلۆ واتە ڕاستە و ڕاست بڕۆ بۆ پێشەوە. باشە ئەمە ناونیشان وەرەگری. وێنەی دووهەمەڵە چی؟ بپیچ بێڕاست بپیچ بێڕاست، یان هەڵێ هەندێک کات دەڵێن چی؟ بپیچ سمتە چەپ، بپیچ بێڕاست یا بپیچ بە سمتە ڕاست. باشە هەردووی هەر ئەڵێن، بەڵام لێرە نووسراوە چی؟ بپیچ بێڕاست بپیچ بێڕاست واتە پێچ بکەوە بۆ لای ڕاست. بپیچ بچەپ بپیچ بچەپ واتە پێچ بکەوە بۆ لای چەپ. باشە دۆر بێزان دۆر بێزان واتە چی؟ واتە بگەڕێەوە. باشە واتە بگەڕێەوە. دواتر ئەڵە چی؟ بەرگارد عەقەب، بگەڕێ دواوە.
باشە جیاوازی نێوان دۆربەزان تۆ بۆ نمونە بە کۆڵانێکە ئەڕۆی ئەڵێ کە ڕۆژ کەوتی دۆربەزان کە تۆ ڕۆژە سەری کۆڵانەکە دیسان ئەگەڕێیتەوە بەڵام بە کۆڵانەکەی ترە باشە وەکو چۆن بە جادەیەکە ئەڕۆی بە سایدی ڕۆشتووە ڕووی ئەڵێ دۆربەزان ئەو کاتە تۆ بە هەمان جادەیە بە سایدی گەڕانەوە ئەگەڕێیتە دووە بەڵام بەرگارد عەقەب واتە بگەڕێ دووە واتە لەو شوێنی خۆ تۆ ڕاستەوخۆ بگەڕێ دووە باشە دواتر ئەڵێ چی کنارێ یان جەمبێ کنار جەمب کنار جەمب کنار و جەمب واتە تەنیشت دواتر ئەڵێ چی ڕووبەروویە ناڵێ ڕووبەڕوو کوردیە ڕووبەروویە بە نەرمی ڕائەکەتە لەفزەکەی ئەڵێ ڕووبەروویە واتە مقابلێ ڕووبەروویە مقابلێ هەردوو شتەکە واتە چی واتە بەرامبەری کۆتا شت ئەڵێ چی ناپشێ باشە ناپشێ واتە سەر ڕوکن واتە ڕوکن باشە واتە سووچ واتە ڕوکن تا ئەوێ بخوێنن بۆ ڕاهێنانی داهاتوو زۆر گرنگە بابەتی نوێ خوێنین لەسەر ئەو ناونیشان پێدانە و هەوڵبەن خۆتان ناونیشانی شوێنێک وەرگرن هەڵبەن بە فارسی ناونیشان بن بۆ ناڵێکی مستەقیم بۆرۆ بعد بپیچ به سمت راست بعد دور بزن بپیچ به سمت چپ ئەوها خۆتان ناونیشان بن ناونیشانێک بە کوردی بنووسن هەڵدەن بە فارسی و ناونیشانە بن هەر شتێکیشتان نەزانی ئەتوانن لە کۆمنتە پرسیارکەن لە کەناڵە یوتیوبەکە وەڵامە درێنەوە یاخود لە ڕێگەی تێلێگرامەوە کە هەموم بۆ داناون ئەتوانن سەردانی پەیجەکە بکەن یاخود لە ئەکاونتی شخصی لە تێلێگرام و پرسیارکەن لە خزمەتانم وەڵام تکایەوانەکەن بە جوانی بخوێنن دواتر نەڵێن فێر نەبووین بە جوانی بخوێنی بە یەک خول فێرەبی دڵنیابە